آجان هنیجا و دمو و همو دمی و باشی و دارم لهر کرابن هر لخوشی و شادی و کی خوشی و بختوری دابن. اجی کی خوشم کجا کدن با وای کدن و شیوه کدن و جی کدن و لدستگاه کدن لخدمت وای رزدار دما. بینر رزدار دما مرو باسی میدیای دکه گلکی گرینگی و مجاری کی گلکی برفره گلکی باشی و گلکی حالی جور با جوری مرو دکاره باس بکه و هر سنگینه. شخا بری دما اصل جهانی دا باسی میدیای ده تکرن بینا هزار چهارم دا سالداری ده باس کرن. لی دما مرو باسی خبات و برخدان و رزگاری و آزادی جیده که نها لقناق نها لسردم نها ده رو میدیا زیاده زده که دما کو باسی او باندور و دستخلات داری کو میدیای بگشتی او به تایبت ده وقت مرو بشی ویو جور باجور تماشاده که عالی سوشال میدیا و نه ده چه رولی که گرینگ لجیان روزانه و دنیای ده به تایبت دما باسی خبات و رزگاری و نتوه کی بینا کرد کرنی ل ایران ده به تایبت دو پشتی او شورش جن جیان آزادی او سرحدان خلکی بگشتی ل ایرانی و به تایبت لکردستان ده پیدیوی یا دستگاه که راگهاندنی که سربخا او نتوی زده تر خانشه ده برای هنده بخاشی و هناك کدن هنک کسین کو دور حکوم بونه و با آرمانج کی تایبتی و برجاندی که نتوی ده حول دان بو دستگاه کی راگهاندنی کی کو بکاره برسی و هنک اوان والهی و بوشایی کلنا و روشا میدیا دهیا بدن برده هاتا باس میدیا کی بناوی جینا میدیا هاتا کرنی او میدیا چاو بچه آرمانج کی او به لکرا بچه شوی هاتیا دامزراندن آرمانج هایی چیه به او کو از زیده دریش که هم یک راست هرند کسی که کو زیده تر شارزای که زیده تر به وی دستگاهی را مجبور بیا بخواه یک اکل دامزری نره وی دستگاهی کو تو بیجی دانستاندنی بکن رزدار که دکتر مجید حقی برپس دستگاه جینا میدیای و بخواه یک اکل وان دامزری نره وی دستگاهی که مجید تو گل خیر بسات جواب جلک سپاسی یاد دکم سلاو ریزم هیا بو همو بینران و کاربرانی جینا میدیا و سپاسی یاد دکم بو رخصاندنی ام در فتا رگد خازم چون که جینا میدیا هوقات لگر روزی روزنامه‌نگاری کردی دردشیتن پیروز بایی بکم ده همو روزنامه‌وانانی کرد همو او کسانی که بدل جایی خباتی دیان سالی کرد دپین خلکی کرد لپیناوی گشتن به آماجی نتواتی رزگاری و آزادی ده خباتی هم کردوه و سنجری خباتی روزنامه‌نگاریان هیچ کات چولیان را نگرتوه پیروز بایی بکم و به هیوابم که روزی بیت ایمال نشتیمانی خومانده لولاتی که آزاد و دموکراتیک دا بتوانین لرگای میدیا که هر وقت باستان کرد ستونی چهارمی نو کومالگای در راستی دا وکو شاردکانی جیاندنوی کومالگای ام روزنامه‌نگاری آزاده لکردستان دا بدی بیتن زور سپاسی یاد دکم لخدمتی ایوادم بو گفتگو کرد گلک سپاس روزنامه‌نگاری کردی لوجه پیروز با تاجی گل کدی کی گلک زیده و مازن دنیا ویریده لتو اوری حوالین کو بتر کار دکنو خبرکاری کو کد دانین پیروز با بخوا روز کی پیروزه او دسپیک کی باشه که مجید جینا بخوانا او کی گلک خاشه نام کردا به تایبتی و به تایبت ناباس شورش جن جیان آزادی ل ایران تکرن او نوا گلک برچاوه او گلک خوشویستی کی تایبتی هیا و او نوا بجاتیا جینا میدیا آرمان جاوا او هدف و بوی ناوی و دوی دستگاهی چیه در راستی دا دوای شهید بونی جینا امینی به دست حکومت کماری اسلامی ایران و لتاران کاتی که بو سردانی تاران سردانی کرد بو لداران پولیسی اوی که بدانن پولیسی اخلاق و به شیوه که وا ظالمانه کجرا و لکاتی مراسمی به خاک سپاردنی جینا دا نوسرا بو جینا لسر نفشی گوری او نوسرا بو جینا تو ناملی ناو دبیتا رمزی خورا گریم اما پیم باید ناوی جینا ناوی که پر بپیستی ام مدیایه چون که جینا هر وکو لنواکی دا دیاره و بخوشی لوینکان و لویدیوکانی که اما بینیمانه پر بولا جیان پر بولا آوات پر بولا
هیوا کابو هیوای گنجانی ایما هیوای نوی نوی ایما نابتن با کوچ دوایان بمریتن با دوای دست پیکی شورشی جنجیان آزادی که به شهید بونی جینا دست پی بوده راستی دا شورشی که نوی لهمو روشرات کردستان و لإیران و که درشمی جنجیان آزادی لکردستان ابو همو جهان در راستی دا پلی کشا شورشی که نوی دست پی بو ام شورشم جیالا وکا شورشی بود دیجی هر جور استمی نتواتی استمی چیناتی استمی کلتوری شورشی بو که بنماکانی یا بلین تانپوی همو او سیستم کونه پرسیانه تا امرو حاکم بون لسر کوملگا دا در راستی دا توشی چالش کرد توشی چلنج کرد بویا من پیویا برزراگرتنی ام شورشه برزراگرتنی ناوی جینا و پیرهنانوی ام آواتانه که شهیدکانی ریگای آزادی در پیانان یا سریان دانا و تایبتی دوی دستپیکی شورش جنجیان آزادی و به گمان او شهیدانه که بدرجایی دیان سال پیشترش سریان لپینای آزادی در دستوا ناودانانی او وکو حمایک لبرخودان حمایک لخبات بو آزادی حمایک لناویک بو گوارینکی بنراتی لناوچه مدا لجیگای خوی بود جانبا لما وی دستپیکی شورش جنجیان آزادی دا اما بینیری اما بون که خلکی کرد در روشرات کردستان در خباتی که یک جار زوریان کرد خباتکاری که فداکاری که یک جار زوریان کرد زورتنی شهید دیدن بنتکان و نواندکانی حزبکانی روشرات کردستان لباشوری کردستان بنتکانی پنابرانی روشرات کردستان لباشوری کردستان با هوی وقت توشی تروری دولتی کمار اسلامی ایران بود بلام لگل اوش لاستی گشتی دا لایان مدیاکانی فارسی زمانه و هم لدروی بتایبتی مدیاکانی فارسی زمانی دروی ولاد دا بتاوی کردستان لپرویز کرد بشوی که زور بچوک باسه کرد بوشوی که گوری مدیاکی نتواتی که بتوانیتن گواسنوی دنگو باسکان گواسنوی بلین چیروکی کرد تعبیری کرد بو بیرای گشتی جهام بلا بکاتوا ام بوشای دیار بو لبروا اما لنواندی نتوی روشراتی کردستان و کود نبیری و که اما ام چون ام بوشای پرکنیا کابو به هوکاری هندک لچالاکانی نوخوی ولاد دستمان کرد به هاو فکری و هاو بیری بو دامزرانی مدیای که برفراوان که بتوانیتن قربوی ام بوشای بکتا بگمان بو اوه که بتوانی خوانی مدیای که بهیز بین دوی خوانی سرمایه که بهیز بین بلان به هوی اوه که ایما کرد ببتابتی خباتی کرد لروشراتی کردستان دا لسر بنمایه که اخلاقی و اخلاق محور دا مزراوه زور بدگمن توانیمانه که لباری مالی و خوب من تامین که کابو ایما بلا بچه گرتنی امکاناتی تکنولوژی که امرو همانه بلا بچه گرتنی اوی که ایما لدنیای تورا کمالیتکان دا دجین و با پی اولی کورینوی که ایما کردمان با واکامه گیشن ایما پیوسمان با مدیای که بتوانیتن وکو تورکی مدیایی در اصل کار بکتن که چند کار بکتن یکم وکو تورک کمالاتی کار بکتن کابو کاربرانی ایما نوسرانی ایما خلکانی که دتوانن سیل بکن و داهنانی برنامه بکن خلکی خودی کردستانه وکو سوشیال که بتوانن کار بکتن و جیالوا ایما چون که آمانجی ایما خلکی نوخوی کردستانه لقناقی کم دا خلکی کردستانه دبی لمتودک بکار بنین مدیای بکار بنین که بکار هنانی اولا لان خلکی آسان بید جیالوا چون که آمانجی ایما اویا ام مدیا بزمانی فارسی و انگلیسی بلابیته و ایما دبی خباتی خلکی کردستان فداکاری خلکی کردستان با خلکانی دیکی که نزدیک به روشرات کردستان به تابعتی نتوکانی دیکی ایران بناسینن ولی اصلی جهانیش دا اما بتوانین روایت خومان رواندی خومان چیروی خومان بزمانی خومان آب بگیرن لو روادا جینا مدیا دا مزرا باش که مزیدات خوش ل جخا گوتن خاشن او گوتن کو تا باسکرنی باز لبسر او پی دی وی بوشایی مدیا کی او تایبەتمەندی کو تا باسکرنی که موزیده مرو ناو مدیا ددجی هنک بهیستنا بو او کو مدیا که بو او کو مدیا که پیشکەوتی هبه بو او کو مدیا که مدرن هبه لگوری سوشیال مدیا و پیشکەوتنی نها
جدایی و جدایی ژینا میدیای او دستگاه را گندن و تا دستگاه دن یه چه بعد چه کاری بینری خاره بیشی یا خلکی که تماشای میدیای که بیشی اون و فرق با توی اوی حموی او دستگاه دن و دستگاه دن یه بسهانت بیشن ام بر قابرن ام پیشن تنی امن ام دزانن ام همیا باشترن و هر کسی جی برنامه سیاست و تایبەتمەندی خواه یک و او حقی وانه و مافی وانه کاری خواه دکن لی اون چرا جوازن تا وانه دن بێگومان هەر کام لە میدیەکانی کە بوونیان هەیە لە ئاستی گشتیدا ئەوانە بۆشاییەک یا بەشێک لە بۆشایی یا پێویستی کۆمەلگای کوردی پڕ دەکەنەوە بەڵام ئەو میدیانەیە کە هەن میدیا بەهێزەکانی کە تا ئێستا هەن سەرنجی زۆرتریان فۆکۆزی زۆرتریان لە بەشەکانی دیکەی کوردستانە ژینا میدیا فۆکۆزەکەی لەسەر ڕۆژهەلاتی کوردستانە بە تایبەت بە ڕۆژهەلاتی کوردستانە بێگومان ئێمە دەرهەق بە دەنگ و باسی بەشەکانی دیکەی کوردستان چالاکیەکانی دیاسپۆرای کورد لە دەرەوەی وڵات بێدەنگ نابین چونکە بەشێک لە کاری ئێمە ناساندنی دیاسپۆرا توانەکانی دیاسپۆرا بە یەکترە کاری ئێمە ئەرکی ئێمەوەیە کە پردێک لە نێوانی دیاسپۆرا و ڕۆژهەڵاتی کوردستان لە ڕێگای ژینا میدیا دانێت حەز دەکەم لێرەدا کەوانەیە بکەمەوە کە ژینا میدیا تەنیا سایتێکی هەواڵی یا پۆرتالێک نییە بۆ گەیاندنی هەواڵ بەشکم لە چەند بەشدا پێکاتەوە یەک لە بەشەکانی مەسەلەی پەروەردەیە یعنی ژینا میدیا ئێمە ئەنستوەکمان ناوەندی نەتەوەی ڕۆژهەڵاتی کوردستان ئەنستوەک دەمەزراندووە بەناوی ئەنستوی ژینا کە ئامانجی دووشتە یەکەم هەوڵدان بۆ پەروەردەی نەوەی نوێ لە ڕێگای پێکێنانی خوڵ و دەورەی جۆراوجۆری بەڕێوەبەری کۆمەڵاتی چارەسەری کێشەکان و زۆر بواری دیکەی کە پەیوەندیان بە خەبات و چالاکی مەدەنی و خۆبەڕێوەبەری هەیە دوو هەوڵدان بۆ ئەوە کە ئێمە لە دوا ڕۆژدا بتوانین ببینە ناوەندێکی پەروەردی بۆ کە ئەو کەسانەی بەتوانە کە لە دەرەوەی وڵات دەهەن خاوەنی بڕوانامەی بەرزن بتوانن توانەکانی خۆیان لە پێناوی پەروەردەی نەوەی کنوێ لەناو کوردستاندا بە تایبەتی کار بن بە پردێکی زانستی و کولتوری لە نێوانی کوردستان و دیاسپۆرەدا پێک بینین و لەو ڕێگایدا بە تایبەتی زانست بە زمانی کوردی بەرهەم بینین چونکە بەرهەمهێنانی زانست بە زمانی کوردی هاوکاری دەکات زمانمان دەوڵەمەند بێت لایەنێک دیکەی ئەوەیە کە ئێمە لە ڕاستیدا دەمانەوێ ئەوەی کە پێ دەڵێن ژۆرنالیزمی خەلکی باواتای ئەوە کە هەر کەسێک لە هەر شوێنەکە بێت دەتوانێت بێتە ژۆرنالیستێک ئەمن پارەکە لێکۆڵینەوەکی بچووکم کرد چونکە خەریکی ئامادەکردنی بابەتێکم لەسەر ئەوەکە کاربەرانی کورد بەگشتی لەکوێدا میدیاکان بەکار دەبن 173 کاربەرە کوردەکان بەکارهێنەرە کوردەکان سەرچاوەی هەواڵەکانیان تۆڕە کۆمەڵگاتیەکانن تەنیا 118 کاربەران سەیری رادیۆ تەلەڤیزیۆن و کاناڵەکانی ساتەلایت دەکەن یعنی 173 لەوەیەوە ژینا میدیا چونکە بۆ خۆی تۆڕێکی کۆمەڵاتیە لەناو تۆڕە کۆمەڵاتیەکانیشدا کار دەکاتن دەتوانێت تلویزیۆنی دەکی مەبەستە تا تلویزیۆنی ساتەلیتە تلویزیۆنی ساتەلایت بەگشتی بەڵێ 118 خەت بەکاری دەباتن جیالەوە بەگشتی چونکە تۆڕە کۆمەڵاتیەکان شوێنی ئەرتشی سایبریە سوپای سایبری داگیرکەرانە بە پێی لێکۆڵینەکانی کە لە وڵاتی ئەمریکادا لە بواری ئەمەی کە دەڵێن هاوڵی چاواشە بەکار دەبرێت بە هەروەها ئەو لێکۆڵینەوەی کە لە زانکۆکانی حتا تەنانەت کۆماری ئیسلامیشی ئێران کراوەتەوە زیاتر لە 180 دەنگ و باسێک کە لە سوشیال میدیاکاندا بەڵاو دەکرێتەوە تۆڕە کۆمەڵاتیەکان بەتەکرێتە هەواڵی چاواشن هەواڵی ناڕاستن چونکە سەرچاوەکانیان دیار نییە کەوابوو ئێمە پێویستمان بەوە هەیە کە زانست و زانیاری لە ڕێگایەکی دروست لە ڕێگایەکی معتەبەر لە ڕێگایەکە جێگای بڕوایی بەکارهێنەر بێتن پێشکەشی خوێنەر بکەین بۆ ئەوە کە خوێنەر یا بینەر یا بەکارهێنەر لە ڕێگای ئەمەوە بۆ خۆی بڕیار بداتن کە بڕوا بە چ شێوەیەک دەکات ئێمە لەبەر ئەوە پێویستمان بە ناوەندێک هەیە بە وەشانێک هەیە وەشانێکی نەتەوەیەتی کە ڕەکلام نەبێتن وەشانێکی پرۆپاگەندەی سیاسی حیزب وڵایەنێک نەبێتن بەڵام لەگەل ئەوەش دژی هیچ حیزب وڵایەک نەبێتن بەشکم ببێتە مەکۆیە کە لەوێدا هەموو لایەنەکانی سیاسی هەموو لایەنەکانی کۆمەڵایەتی هەموو لایەنەکانی چاڵەکان خۆیان لەوێدا تێدا ببینەوە بەبێ ترس وەشانی خۆیان تێدا بکەن بە دەنگی خۆیان و ڕەنگی خۆیان لەوێدا هەست پێ بکەن وەڵامیان دەدرێتەوە یعنی گوتنە تا ئاستی گەیشتم دەستگا یەکێک لە تایبەتمەندی ئەوەی دەستگا ڕاگەاندنەوە ئەوەیە و
یه خلک زیادتر آزاد ببینه، خلک زیادتر قلانه و میدیای ده ببینه، اون میدانی که وکیل با کو خلک راستخواه بکاره به میدیای بشتار و گوتنی خواه حتی دنگو باس خواه به اسپکا. یک لطایبت من یکان شورش جینا لراستي ده او بوكا هر بكو چون لدسبيك شورش ده لما او آخذی خلکی کردستان ده بینیمان شورش کی بیسر بو با وتای او که بشوی رایل بشوی خوزایی لهمو جگاه ده هر جاری ده شوری ده امسر دانه هر سری هل ده و خلککر پیوانو چالاکیان دکرد لخو پیشاندن کار بگره ریو رسمی بخواست بردنی شهیدان بگره لمراسمی چلاکیان بگره کابو اما لدنیای تورا کومالاتیکان دا لدنیای دا که لراستی دا کومالگای مروتی و پیوندیکان به شیوه شبکه‌ای یا به شیوه بلین توری پیوندیکان ویا ام برای بردنه ام داهیلانش دبیل رواندیات بید بویا هر کاملا خوینران ایما هر کاملا بینران ایما هر کاملا بکارهنران ایما دتوانن بخوان روزنامه جریک بند دتوانن بخوان حوالدریک بند که لرگای او کلاسه که هانه کلاسه میدیای که هانه چه موبایل بیت چه کامپیوتر بیت چه کامرا هم بیتن لرگای او ببینه بخوان داهنری نوارو یعنی داهنران نوارو و نوارو کهان لرگای جینامدیا بلاک کنه بگمان جینامدیا پابنده به نماخانی روزنامه جری اما ل سایت خومان دا لباره چونیتی بلاک کردن و چونیتی ناردنی هوا رو چونیتی بشداری کردن لنوسین دا و بلاک کردن دا دویش دا رینیونی ما بلاک کردن دا دامان نوا بلام لگه نواش خلطکه بخوی داهنر نواروکه لکاتی که خلطکه بخوی داهنر نواروک بید اما لرگای حول دادن که پیشتر راسته آزمایی بکن یعنی اگر ها تو حوال اکشتکات بله وقت بلا بکریتو اما راسته آزمایی دکن با که هر وقت ارزم کردن نبیته کانالی بلاو کردنوی چواشه و کانالی پروپاگاندا باشکن ببیته کانالی بو گیاندنی زانیاری و کاتی که ما زانیاری خوامم بخلق دا خلطه که بخوی بریار دادن که بروا بچه شیوه لزانیاری بکات بله تا باسی او دستان باسی ایران او شورش روجهات کردستان او به ایران بگشتی باز که شورش جان آزادی گلک تجربه دن دست کفتن او میدیا تا باسی او کر هندک ساختکاری و هندک او قصه نه راست و حتی او لیزا کو هندک میدیای نکرد میدیای به زبان فارسی لیزی گلک عجیب دکن به همبر آزادی خازی دا او بزوا کل کردستان هیتی او شورش بگشتی دنگو باس نراست بلاو دکن گلو اونه چوا بکارن برکنه تا او دستگاه بهیز فارسی و گاویل ایران ده بکن بگمان یک لآمانجکانی اما اویا که اما بطوبتی لبرانبری او مدیاکانی با اجازه بدن ناوکانی بریم شونیستی و به چواشکاری دیجی خدی کرد دکن یک لارکی اما اویا که ام چواشکاریانا راست بکنیا یعنی اما چون بریم اما حول بدن که حوالی راست بشی خومان چالاکی خومان جوری بکن که لجیهان دا دیار بین چون که بونی ایما چالاک بونی ایما لهمو بارکانی مدیای دا بطور بلک دورا کومالاتیکانی وکو تویتر و اینستاگرام و فیسبوکش دا آستیک و بهرواری کردن لطایبت مندیکانی اوانه لپیاندی لگل اوه که ایما بتوانین بشیوه که زور بربلاو حوالی خومان دنگی خومان با جیهان بدین بکالکول کردن لو تکنولوژی که استال بردستایا ایما او که دتوانین بربرکانی لگل اوانش بکن چون که کاری ایما نهرش بدن بوان لگل اوان نه بلین آنتی پروپاگانده و دیجی آن پروپاگانده کردنه باش کن کاری ایما اویا ارکی ایما اویا که زانیارکان باوشیوه که هیا بناس بلاو بکنه و زانیارکان باوشیوه که هیا بخلق پیشکش کن بخلق که و بیرای گشتی جهان بپی اوه لسر راستی و درستی اشتکان بریار بدد ببی اوه که ایما دست من بکاری پروپاگانده کردن چون که عرضم کرد اما کانالی که پروپاگانده اینیه کانالی گیاندن زانیاریه بله تا گوتن خود باس وندی کرد کو دستگاه جینا میدیا جبلی کردی جبلی اوکو کار خباته کی اضافی بک ابو دولمندیا و پیشوچون از زمان کردی و پرورده به زمان کردی پرورده که کردی بگشتی یه به زمان فارسی و انگلیسی جی به گلو فارسی اوی یه بگیری اوی حتی کتب کاری باربارکانی و همبری او دستگاه دنی کو گل که پسکریک جوا کرا چیکنه پسکریک شورش را چیکنه همبری وام بسکنه
بێگومان ئێمە لەوانەیە ئیمکاناتی مادی و ئیمکاناتی پرۆپۆگەندەیی ئەوانمان نەبێتن، بەڵام ئەمە پێم وایە بە درێژی کاتدا، چونکە ئەمە پشوو درێژی زۆری دەبێتن، یعنی هیچ مدیایەک لە ڕۆژێکدا ناتوانێتن ببێتە مدیایەکی گشتگیر. ئێمە دەبێت بە پشوو درێژی و بە هاوکاری هەموو چالاکوانان، بە هاوکاری هەموو ڕێکخراوە کوردیەکان، بە هەموو بە هیوادارم پشتیوانی هەموو حیزبە سیاسیەکانی ڕۆژهەڵاتی کوردستان بتوانین ببینە ناوەندێک بۆ ئەوە کە دەنگی ئێمە بە بیڕۆی گشتی جیهان بگاتن، جیالەوە کە بە کوردستان بگات. چونکە ئێمە بێڕۆیەوەکە پێویستمانە کە یەکگرتوویەکی نیشتیمانی بە تێگەشتێکی وێگەشتێکی نیشتیمانی لەناو خۆماندا بەهێز بکەین. ئەرکێکی دیکەمان ئەوەیە کە بیڕۆی گشتی جیهان لە دۆزی خۆمان ئاگادارکەین بە هاوکات بتوانین لە نەتەوەکانی دیکە لەو نەتەوانەی کە لە دەور بەرماندەژی دۆست و هاوسۆز لەگەڵ خۆمان بدۆزینەوە. کاک مەجید گوتنی یەکێک لەوە دەوڵەمەندیە ژینە میدیای ئەوەیە کۆ بەهێزێکی دەوڵەمەندی خۆبەخشەوە دەچەپێشی، بەهێزێکی دەوڵەمەندی خۆبەشەوە کار تێدا تێکردنی گەلو بەکار و بەرنامەیەکی یا خەباتێڤە پرۆژێڤە بسە هەنێک و اون حەول بدەن زەیدەتر ئەو کەسێن کۆ سربەخوا کار دەکەن ئەوەژێ هەر ئارمانجی وسە هەنە گەلێکی ڕۆژنامەوان خەباتکار و کەسی شارەزا هەنێک و هەر کەس بە ئەوەیەکی خوا لە بەتایبەت لە سوسیال میدیادا بە شیوەکی خوا گەلێک خۆدەواستینە لێ ئارمانجی هەر هەمان ئارمانجا گەلە حەولێکی وسە هەیە کە اون بکارن ئەوان هێزانە هەمیان خەرکردنە بەها. بێگومان کۆبنەوەی هەموو هێزەکان لە یەک جێگادا دەتوانێتن هەم توانایەکانی ئێمە زیاد بکەن، هەمیش شوێندانەری ئێمە زیاد بکەن، یعنی پێکەوە کارکردنی ئێمە لە کۆی هەمومان بەهێزتر دەکاتن. بۆیە ئێمە دەبێت هەوڵێکی زۆر بدەین لەلایەن خۆمانە و ئیجازە دەخوازم دەو کۆنەلەوە داوا لە هەموو چالاکوانانی میدیایی بکەم، هەموو ڕۆژنامەوانانی کورد بکەم، هەموو کوردستانیان بکەم، بە تەنانەت ئەوانەی کە غەیری کوردن و دڵیان بۆ ئازادی و سەربەستی و مافی دیاریکردنی چارەنووسی مرۆڤی و بنەماکانی مافی مرۆڤ دەسوتێتن داوای لێ بکەم کە بێن لە ژینە میدیادا خۆیان بدۆزنەوە بە هاوکاری بکەن بۆ کە پێکەوە ڕاستیەکان بەڵاو بکەینەوە، گفتگویەکی ڕاستگۆیانە، دیالۆگێکی لەسەر بنەمای ڕێزگرتن لە کەرامەتی مرۆڤ دامەزرێنین بۆ ئەوە کە داهاتوویەکی جوانتر بۆ نیشتیمانی خۆمان و بۆ ئەو شوێنەی ژینگەیە کە تێدا دەژین یا ئەو ژینگەیە کە تێدا هاتوون بەدی بینین. کاکی مەجید دەمامان بەربەداویەدا دەچا پرسیارژی پەرن لێ ئەز باوەڕ دەکەم ئەوە کۆ پێوی بوو بۆ دەستپێکدا بۆ ناسەندنە دەستگا ڕاگەاندنە ژینە میدیای تا باس کرد لە پرسی یەک دو پرسی کورد ئەزێ بکەم خواست زانی بەشێکی زۆر هێزا کۆ سوسیال میدیای بەڕێوە دەبە هێزا جوانە بۆ بێ دەستێ بۆ بێ بەشێوە چه خەباتەکە مەجەرە ئێمە زۆر هەوڵمەندەوە کە هینە ئێمە زۆر هەوڵمەندەوە کە لە یەل نەوەی نوێ، چونکە ڕاستەکەی سوسیال میدیا کەرەسەیەکە کە نەوەی نوێی جوانتر بەکاری دەبات، دێ شارەزاترە لە داهێنانی نەوەڕۆکی دا ئێمە شارەزاترە. ئێمە ئەگەر بە چاو شیکردنەوەی ئەمڕۆ یا تعریفی ئەمڕۆ بکەن ئێمە دەڕاستەوە ئێمە دەبێت خوانەنشین بین بۆ کاروباری میدیای بەتایبەتی کابوو هەم لە ڕێگای لێر ئەم کانەلەوە ئەو تریبونەوە بانگشەی هەموو لاوانی خۆمان هەموو نەوەی نوێمان دەکەم بۆ ئەوە کە بێن بەشدار بن لە بەڕێوەبردن و گەشەکردنی گەشەپێدانی ژینە میدیادا و هەمیش بتوانین یارمەتیدەر و ڕێنوێنی ئێمە بن. دەڕاستیدا هەم وزەی ئەوان چاکترە، هەم قدرەتی هێزی داهێنانی ئەوان چاکترە و هەم ئەوان جوانتر لە ئێمە لە پێویستیەکانی نەوەی نوێ دەزانن. ژینە میدیاش بەشێکی بەتابەتکاری تکنیکەی لەلایەنی گەنجانی ڕۆژهەڵاتی کوردستانەوە ساز کراوە و ئەمە بەرهەمی دەستی لە ڕاستیدا گەنجانی ڕۆژهەڵاتی کوردستانە کە ئەم میدیا جوانیان بۆ ئێمە ساز کردووە کە ئێمە بتوانین لە خزمەتی دۆزی نەتەوەکەنەوە. بەڵێ پرسیارێک دەخواست ئەس بکەم تا بە ناڕاستەخۆ بەرچیواویدا یەکێ وەکۆ هەر لە ئەو سەر ڕەوشە میدیای ئیرانی داهاتە باسکردن تەجروبە نیشاندایە دەمەکۆ دەستگا کەراگەاندنی بەهێز دەبە کۆمەرە ئیسلامی ئیرانی هەموو حەولە خوا دەدا بێدەنگ بکە گەلە بۆ ئەوەی بە چه فکرکردیە وەکوتن پرسیارە دەم بەوی ئەوەی تێکردن ئەو بنکا سەرەکیە دەستگا ڕاگەاندنە ژینە میدیا
تتخوزی بیجی کرا یا دنیا حمیه ده آمانجی جینا مدیا در راستی دا اوه که روی خباتی ما بو روشلات کردستان و کردانی روشلات کردستان جا و آمان جدو من دیاسپورای کرد بگشتیه اللي سرانسری جان دا کابو اما انستوی جینا لسوید دامزده لسوید تومار کراوه بلام میدان چالاکی من همو جیهانه و لرگای ام تریبونه و دوال همو چالاکوانانی میدیایی دکم چالاکوانانی تورا کومالی تکان دکم که لهر شیونی که ام جیهانه بن لرگای پیوندی به ایمه و بتوانن بشداری بکن لداهنان و درامند کردنی میدیای خواه. بله کلک سپاس رضا که دکتر مجید حقی دم ما تجیبو یبلا یک کلا دستی که برنامه راگهاندن جینا میدیا جواب امسال دم خواه گلک بسکنن و کیم بیجن زده عمل بکن او سپاس بو پشک داریاتا اجار کردن پیروز با اگر گوتن که ته با داویه ده کرم که همه برنامه خواب داوی بید زور سپاس بو ایوا و بو ام در فتح بو منتان خلقاند و به هیوای کردستانی که آوادان و جشو پیشکفتو گلک سپاس هر بجی نو سرکفتی بن لکار و خباتا میدیایی و بطه بعد جینا میدیا ده هر بجی بینار رزدار و در یکمین برنامه که بو ناساندن بو زودتر داناسینا دستگاه کی تازه راگهاندن کردی جینا میدیا به آریکاری و به باس و شروع کردن رزدار کاک دکتر مجید حقی بر پرسیوی دستگاه میدهی حتی نمجار کردن و برنامه کردن بخاطر